بەنای خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەوی سڵای خوای گەورەتان لێ بێم کاتتان باش. خۆم بە خۆشحاڵەزانم لە ڕیپۆرتاژێکی تایبەت و لە بەدواداچوونێکی تایبەتدا بە خزمەتی ئەوەی بەڕێز شاد دەبمەوە. خۆشەویستان، وەک ڕوون و ئاشکرایە لە هەمووان کە سەرەتای مانگی حوزەیرانی هەموو ساڵێک وەرزی دروێنەی جووتیارانە. وەک لە ئێستا لە پشتی منەوە دیارە لە ئێستاە جووتیاران سەرقاڵی وەرزی دروێنن. بەڵام چ لە وەرزی دروێنە و چ لە وەرزی چاندندا ئەوەی جووتیارانی نیگەران کردو ئەوەیە کە جووتیاران لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەندین کێشە و گرفت دەبنەوە کە دیارترینیان ساغنەبوونەوەی بەرهەمەکانیان لەلایەک و هاوکاری نەکردنی لایەنە پەیوەندیدارەکان بۆ جووتیاران لەلایەکی دیکە و نەبوونی سایلۆل لە بەشێک لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان گرفتی زۆری بۆ جووتیاران دروست کردووە. لەم ڕیپۆرتاژە تایبەتەدا قسە لەسەر وەرزی دروێنە و کێشە و گرفتەکانی جووتیاران دەکەین لە یەکێک لە دەشتایەکانی گوندی قشلاخ لە سنووری ناحیەی تەکەی قەزای چەمچەماڵ. ئێوەش هاوڕێمان بن، فەرمووی. نەوەڵا بەدەستە کرا، بەدەست دەڕاست ئەکرا و ئیتر بە ئەیان قسە سەر خەرمان و دوایەوە بە جەنجەر ئەیان کوتابە کرد وڵا خۆچت و اینجا دوایەوە شەنیانە کرد و ئێتر کە دەڕاستات کار ئاسانی بوو، دەڕاستای دووریێتەوە. ئێستا دەڕاستێت کایەکەشە کوتێ لەگەڵە، یانیوەتە کایەکەش بە جیان ڕۆکا و ئینەکەشە بکە. ئابا هەژنۆ ڕۆژ بە جەنجەر بت کوتایە و اینجا دوای شەنت کردایە و دوای کات بە ڕەشکە بچێشایە و زۆر دەغڵەکەت بە کەروڵاو ببردایەتەوە و سامەکینەوە چش نەبوو. هەرەوە ئیتر کە دەڕاستات کار ئاسانیە، دەڕاستەکە ئەی دوورێتەوە بۆ تکاتە عارەبانە و ئەی بیتەوە. بەس وەڵام ئەم ساڵ سنووکی ساڵە زۆرانی دەغڵ حساب کە باش نییە نەبووە. پار باشتر بوو لەم ساڵ، بەس ئەم ساڵیش هەر باشە. هێشتا تەواو ئەو هینە نەیخواردەوە، بەس ئەگەر بڕوا بۆ ساڵێتر ئەگەر حکومەت یارمەتیمان نەکا باوەڕ ناکەم کەس فەراحەتی بکە. ئەو سنووکی ساڵای خوانی دانەکەی خوا. پار کەم بوو، بەس ئێستا ئەم ساڵ زۆرە. ئێستا ساڵێتر لەوانەیە لەم ساڵی زۆرتر بێت، زیاتر گەرا و بەچکەوینەکە. هەموو کات پێویستە، بەس هاوکاریمان ناکا. نەبەخوا ئەم ساڵ من وابزانم 2 فەردە چیمیان وەرگرتووە، خە 2 فەردە پەین چیلەکەی بۆ 6.2 عەرز، یعنی قیمەتی نییە. یەکی لەوانە بڵێم 40 فەردە 50 فەردەشمان زیاتر پێویستە ئەگەر بتێ پێوەیەکی لەگەڵ گەنمەکە یان لەگەڵ جۆیەکە. ئێستا نەوعێکە و چیمیابۆرەکە هەر لەگەڵ گەنمەکە تۆیەکەی لەگەڵ کە تۆت کرد ئەیچێڵی دوای لەگەڵ اینجا دوایشین تری پێواکەی سپێکە. ساڵانە فەلاحەتێکی باشەکەین، فەلاحەتی باشەکەین و بەس ئیسفادەی لێ ناکەین. هۆکار ئەم حەشامەتەیەکە دیێ، ساڵانە سنووشی سەڵە دیێ، ساڵانە لە ئان خۆیان سەمادەکەی نایە، لە بازار گرانە، یاخود کە دێ سەمادەکە بای تۆ فەلاحێک 10 تەن 12 تەن تۆکە هین وایە زیاتر تۆکە 2 فەردەیە دەنێ. من لە ئەرزێکە تەنێ تۆوەکەم تەنێکی مای لێدەم، ئێمە بە 2 فەردە ئەمە بە من ناکرێت. ئەو کاتەشی کە سەمادەکە دێ درەنگ دێت لە بازارڕە سەمادەکە کە ئیکڕی گرانە بە 32 33 تۆ ئەمی کەوەریشی ئەگری دوایی ئەیفرۆشیتەوە کە ئیفرۆشیتەوە 18,000ەکە 19,000ەکە زۆر زۆرکە 19 ناچێتە 20ش لە ئیری بە 16 و 750 ئەدەنیە 2 فەردەشتە دەنێ. فەلاحی 2 فەردە دەنێ، پارچەی ئەرزەکەی کە بەناوەبی 2 فەردەیە دەنێ. ئەرزەکەش سنوورەکەش ئەم سنوورە سنووری قشلاخە، سنووری کاینسپیلکە و قشلاخە. لێرەکەمە قسەتان بۆکەم بە تایبەتی ئێرە ئەم سنووری کەلی ئەم شوێنەی کە لی وەساوین زەبەلاحترین شوێنە بۆ فەلاحەت. بەس بەداخەوە ئەرزێکی زۆرمان هەیە، ئەرزێکی چاکمان هەیە، ساڵانە چونکە داعم ناکرین هەم لە وەرگرتنیا هەم لە تۆکردنیا. ئەرزەکانش بە ئیجارە گرین، مەبلەغی پارەی زۆرەکەوێتە سەری، ئیسفادەی لێ ناکەین. کوڕە مردن بوو هی زووبرە، ئێستا دەڕاستە دێت ئێمە درە و دووری نەبکە و کۆڵ بکێشە و گێرە بکە و ئەمانە هەمووی مشکلێ بوو. ئێستا هەموو ئیشەکان و بە کار ئاسانی بە 4 سەعات بۆ تەواوک. ئێستا جیاوازە، هەمووی هەر ژنیش مردە بوو بە کۆڵ کێشانەوە.
پیا بە دوورینە هەلا بوو ژن هەروە بە کۆڵکێشان و بە گێرە و بە هەموو ئێستا کار ئاسانیە بەڕاستی نیعمەتی وە هەر نییە وەڵڵاهی دەغڵ ئیمساڵەکە زۆر جوانە ئەگەر سنووشی سەڵە زەربەی نەدابێ ئیمساڵەکە لەوانەیە لە هەموو ساڵی بڕ چاکتر و زیاتر بی ئەگەر سنووشی سەڵە زەربەی نەدابێ سەرتا بە خیاتتان دەکەین وەکو بڕواتی کشتتوقاڵی چەمچەماڵ سنووشی ژەفراوانی کشتتوقاڵیمان هەیە کە زەوێکی بە پیت و بە بەرەکەت ساڵانە جوتیار سەرقاڵی کاری کشتتوقاڵیە لە چەندین بواردا و یەکی لەو بوارانە بەربوومی کێڵگەیە کە ئێمە نزگەی 960,000 دۆنم تا ملیۆنی دۆنم زەوی کشتتوقاڵیمان هەیە لەم سنوورەیە لەم ساڵدا ڕێژێکی زۆر و ڕوبەرێکی زۆر لەو ڕوبەرە بەگەنم چێنراوە نزگەی 400,000 دۆنم بەگەنم چێنراوە لە سنووری بەڕێوەبەراتیمان و 160,000 دۆنمیش بەجۆ چێنراوە دڵخۆشکەری جوتیاران لەوەدایە کە ئەمساڵ هەم ڕێژەی باران هەم تەوزیعی باران لە کاتی پێویستدا داباریەوە و سوپاس بەخوا کاریگەری باشی وەرسەر بەربوومی جوتیاران ئەگەرچی لە هەندێک ناوچە ئەوەی کە ئێمە بەدواشمان بۆ کردووە بەداخەوە بەربوومیان وەکو پێویست نەبووە ئەویش هۆکارەکان لەوانەیە هەندێکی بگەڕێتەوە بۆ خودی جوتیارەکە یاخود بۆ جۆری ئەو بنەتەوە یاخود جۆری ئەو کێڵانە ئەو کودکردنی کە کردوێت یاخود بەر ئەو بڵێن قەڵاتچۆکردنی گژوجیا و دەغی لە ناو گەرمەکە ئەژیرا بە تێکرا ئەتوان بڵێن ئەمساڵ ڕێژێکی باش بەرهەم چاڕوان دەکرێن پشتیوان بەخوا بەدەست بین لە سنوورەکەمان. بەرهەمەکان ئاڕۆڵا بەرهەمەکان سێرەکەی پارە ناکە ئێستا و کابرای بردوویە گو نازم چەندێکم مرۆ بۆ ساهین بۆ حکوومەت ساحیلوالێ نازم نیسکی تایە پۆکلەی تایە ئەڵێ نامانەوێ ئەی بوو 200 تەنم بردووە ئەڵێ نامانێ لێمە وەرناگرن کابراش لێت وەرنەگرێتەوەی بە هەرزان بێت هەم علافانە بڵێ مەگە بۆ عیبنێ ماڵات و چشدیان بۆ دەواجین بیکەن ئاڵف و چ دەگەر لێت وەرنەگرن چی لێکەین وەڵا ساحیلوا بێت چاسە ساحیلۆ لە گورگەی کراوە لەو لای چەمچەماڵات تەواو نەبوو 2-3 ساڵە لە تەواو نەبوو نازم لە کوێی ترپیان کراوە تەواو نەبووە جاگەر ساحیلۆ نەبێت تو بەدەستێ دوای نازانین چی لێ بکەی ئەم دەغڵودانە کابرا لێن ناکڕە سێرەکەی کابراوە یان بە هەرزان لێتەکڕێ بەرزان دەری نایەنە بۆت بەخواسە ئەم پیاوان دەغڵی دووریوەتەوە ئەڵێ هەر کەسە مەسرفەکەیم داتەوە بۆ خوا یەک دەن چیم ناوێت چیم تیا مەسرف کرێ بمدەنەوە من ئەیدەمێ نە بەخوا گەلێک زەرەری شەکەی وایە وەڵام ئەمە ئێستا سەتی شەوەستێ سەعاتی یعنی حساب کە ئەگەر بە کایەکەوە ئێستا ئین وایە پارجی 3 سەعاتی بردووە ئێستا بەم دەڕاستە 7 سەعاتە بە کایەکە لەگەڵا کوتێ بووە ئین وایە لێ کام ناوێت لێ ماڵاتم نێ من کام بۆ چێ بەس ئەوەرەی کوتێ کایەکە کوتی هەڵێڕشێنێ و گەنمەکەش بەجێ و کایەکەش بەجێ واللهی دانەوێڵە ئیمساڵ پێی ناچێ باش بێت لەبەرەوەی هەموویە بێتە زەرەر ئیمساڵەکە سنووشی سەڵێکی زۆر هەیە سنووشی سەڵەکە زۆر زۆرە دەغڵەکە باش بووە بەس سنووشی سەڵێکی زۆر هەیە ئەتر بەڕاستیش خەڵکی فەلاح ئەمنەی مەسرف کردووە ئەمە ئەکاتە زەرەر مەسرفی تیا ناکات ئەزانێ هەر زەرەرەکات لەبەرەوەی لە وەرگرتنی شاوەری ناگرێت سایلۆ ئەگەر حکوومەت پیلانێکی نەبێ بۆ ئەم بەروبوومەی ئیمساڵەکە کە سنووشی سەڵە وێرانی کردووە وێرانی کردو وەری دەگرێ یان سنوورێکی بۆ دیاری نەکرێ باوەڕ ناکەم ساڵاتی کەس بێرێتەوەیکە لەبەر ئەوەی ئیمساڵەکە هەمووی بێتە زەرەر وەرناگیرێت کە وەرج نەگیرێت هەمووی بێتە زەرەر من بەڕاستی حەزم کرد ئاماژە بە شتێکیش دەم لێرەیە من دەستخۆشی لە زراعی تەکیەکەم خۆ ئەو موادەی کە بۆیان دی ئەو سەمادا ئەوان زۆر لە ئێمە خەمخۆرترن بەر لە سەروی ئەوانەوە ڕێژەیەکی زۆریان پێ نادرێت تا بگەن نەدەست ئێمە ئەو مەبلەقا دەردەست ئەوان کە دوو فەردەکەی باسم کرد ئەوانیش خۆ زۆر بە دڵسۆزی هێرن زۆر بە دڵسۆزی هەوڵی بۆ ئەدەن من ئاگادارم کاک بەکر بەڕاستی پیاوێکی زۆر بەتوانایە زایەکی زۆر بەڕێزە زۆر خەمخۆرە من لە سەری خۆیەوە مەبلەقەکە زۆر نێ بیگەنە دەستێویش هەر ئەو دەسەڵاتی هەیە کەیگەن دەزێمە دوو فەردەیە
ئەوەی لە سەروی ئەو حەقی پیلانێکی هەبێت لە کاتی چاندنیا سەمادەکە زوو بنێرێ بەس بە دوو فەردە نا سەمادێک بنێرێ بە نسبەی عەرزەکە بە نسبەی فەلاحەکە لە هەمان کاتیشە بۆ کاتی دەرمانکردنی هاوکاری بکرێت بۆ کاتی دوورینەوەش حەقی خۆتی سنوورێ بۆ ساغدەڕاستەکان دابنرێ ئێستا من لەو ماوەیە گوێم لە شتێکم خوێنێەوە ئایا قایقامی چەمچەماڵ ئاماژەی بۆدا دەڕاستی ئیمساڵ لە 30 بۆ 35 بکرێت بە قسەیە کرێت هیواداری بە قسەی بکرێت ئەوش دڵخۆشکەریەکە بۆ فەلاح ئەوەی لەسەری ئەویش حەقی ئەوان هەبێت کە توانای ئەوان نەبێت سنووکی سەڵە گەنمەکانە خوات وەریگرن لەوێ بە 550 بە 500 وەرێگرن گەنمە چاکەکە با ئەمەی سنووکی سەڵێش خواردی بە 450 وەریگرن ئێمە دڵخۆشە بینوێەوە خۆ بەخوا ئێمایکەین چەند ساڵە باوەڕ ئەەکەی بەس ڕسقی فەقیری لێدەین بەس ڕسقی هاوکاریە بۆ فەقیرە بەخوای گەورە ئەم بەرەکەتی داوە ئێمەش بەخوا کە ئیکەیت ئەمانەی عەرزەکان نەخێوین و ئایدا بەس ئەو ئێمە ئیسفادەکەین ئیسفادەکەی دەیرە فەقیر ئیسر وەڵڵاهی بەڕاستی خەڵکیش مەغدورە خەڵکی فەلاح زۆر مەغدورە بە تایبەتی ئەوانەی زۆرەکەن هەمووشمان زۆرەکەین لەم سنوورەکەیە بەس بەخوا ئیسفادەی لێ ناکەین وەکو پێویست نیە ئیسفادەکەی وەکو پێویست نییە ساڵێک تۆ چاوەڕێەکەی کرێی زەوی لێدەی دوو گاسنی لێدەی عینەن کری لێدەی دوایی توەکەی کری لێدەی کریەکان گەلێ زۆرن مابلەقی کریەکان گەلێ زۆرن اینجا بەم حاڵەشەوەکەوە ئەم خوای گەورەم ئافاتی بۆ ناردووە ئەگەر چارەسە ئەگەر هاوکاری بکرین ئێمە ئەمانە مشکلەمان بۆ دروست ناکات بەس لە هەمان کاتیشە مەسرفەکان زۆرە گەستەریزام لەسەر ئەو شاخە هەمە پێما خۆشدار تەسویرتان کردووە لەسەر ئەو شاخە هەمە دوێنێکە زەهرم کردووە ئەوێ تقریبەن مانگێک دوای ئێرە پێگات ئەوی هەربی عەمەل هەر بە خاکە ناس هەڵی دەرەوە سنووکی ساڵە بەڕاستی هەوی بەتە خەسارەکە ئەچی پەشیمانە بیتۆ لەوەی کردوتە بەڕاستی ئەگەر حکومەت یا سایلۆ فەرعێک نەکاتەوە بۆ ئەوانەی کە فەلاحن و سنووکی سەڵا گەنمەکانانی خواردۆ ئێساڵی گشتی خواردۆتی ئەوە نێ بڵێ یەکێک و دوان و سیانە ئەگەر ڕێگە فەرعی نەکاتەوە بەڕاستی هەمومان زەرمەندە بین ئێمە بێ بە باز لە بازارڕە بە هەرزان بی دەین بۆچی بەکارێت تەنها بۆ حیوان بەکاردێت تەنها بۆ حیوان بەکاردێت ئەمە هەمووی بێتە خەسارە هەمووی بێتە زەرەر بۆ فەلاح بەڕاستی فەلاحیش ئەو ساڵانەی پێشووتر عێراق ئەو پارەی و ئەو مەبلەغە پارەی خەڵکی گرتووە ئێستا خەڵک ناوێرێ نازانێت چی بکە لە هەرێمەکەی خۆمان هیچمان بۆ ناکرێت بە عێراق پارەکەتە خۆشی وەڵڵا نازانێت چی بکەین بەڕاستی ئەو خەڵکە حەقی سنوورێک هەبێت حەقی ئەوەی حکومەت ئاوڕێک لەو خەڵکە بداتە چونکە خەڵک ماندووە خەڵک بەم حاڵەتەشەوە ئیم ساڵەکە من نەخۆشی پەتایەت و گرانتیرە کراوە گشتی لە ماڵەوە ئەویش فەلاحەتەکەیەتی یەک ساڵە چاوەڕێیەکە و هەمووی بۆیە مای زەرەر بۆ خاوەن فەلاحەتەکە وەڵایی دەرمان ئەکرێت لە عانی خۆیان بە دوو جار لە کاتێکە زوو کاتی گەرادانێت ئیستاش پێش ئیستاش ئەکرێت بە ئیستا ئێمەمان لێ هاتووە مەچینا خێنە ناو گەنمەکەوە وەڵایی نازانم گریانن دیانی ئەو گەنمە جوانە ئەو مەشینەی تێخەی زەهرکە بەڵێ زەهرەکە ئەگەر بکرێت لە عان خۆیە و لە دواشا بکرێت ڕەگە بۆ شوێ زەرری لێ نەدات ئیسفادەی باشترێ بێت لە ئیستا بۆ یەک سەعات کارکردە ساڵانە 55 بوو خۆی لێ ئێمە پاشاگەردانی بۆ هەر لە وڵاتە ئێرە هێناومە هەر پاشاگەردانی بۆ کەسی نەخێنیوێتەوە هەمووی لە جێ خۆیدا ئەنیشی قسە ئەکا و قسەکان تەدبیق ناکرێ خۆ من بۆ خۆم بە نووسین جوابزانم دەستخۆشیم لە جەنابی قایم قام کرد من دەستخۆشی لێکم مەگەر قسەکەی سەر بگرێت ئەگەر خەڵک بەگوێیکە ئەگە واش گازیش هەرزانە با ئێمە نەڵێن ئەگەر گاز هەرزانکن گاز لەم کاتەیە هەرزانە حەقی خۆیەتی 35 حەقی خۆیەتی وەک ساڵان نییە تۆ 55,000 و 45,000 و کە دەگمەن 45 بووە 55 بوو ئیمساڵ 35 بێت باوڕەکەی 35 بێ خەڵک هەر زەرەکات خەڵک تازە زەرەکەی هەر کردووە 35 بێ هەر زەرەکە بەس هەر باشترە ئەگەر تەدبیق کرێت و ئەگەر زیاتر ئاماژە بۆ خاڵە بکرێت وەڵام من دەستخۆشی لە جنابی قایم قامەکەم ئێستا ئەمە ئەرکی سەر شانی حکوومەتە دەرمان بڕێژێ دەرمان بدات دەرمانمان بداتێ قەد ئەوانەی نەبووە ئەوەی ئەیکەن لەسەر حسابی خۆمانە سەر حسابی خۆمانە هیچی نەکردووە هەتا ئێستا دەغڵەکان لەوانەی وەرنەگرێ وەکو پێویست فەلاحسی بکە ینی ئەمە ئەیانەوێت کۆتای فەلاح بێت کۆتایی ئەوە بێت من دەغڵ بکەم 150 تەنم هەبێ حکومەت لێم وەرنەگرێ معنام ساڵێتر ئەوە ئیفلاس دێنن ناتوانین تۆ بکەین ئەمە زەربەیەکە لە حکومەتی شەکەوێ لە میلەتی شەکەوێ هەتا ئێستا وەری نەگردووە
ئیمساڵ نازانم وەرە ئەگرێ ناگرێ هیچ معلوماتێکمان نییە لە بازارە ئەبێ بە نیوە قیمە دەفرۆشین زەرەرە ئێستا حکومە دەگە وەرگێ بە 500 وەرێن 800,000 ئێستا بە 300,000 تەنی 580 لە کوێ و 300 لە کوێ ئەمە معنا وایە تۆ شیمیای بکە و دەرمانی بکە و دەڕاستە و کێڵگە و ئەمانە هەموو دوسێ جارێمای کێڵین سێگاسنی لێدەن خەرماشی لێدەن شیمیای پێواکەین دەرمانیەکەین ئەگە حکومەتی هاوکاری نەکات معنا وایە خەڵک کۆتای دێن ناتوانی فەلاحەتکەی من ئێستا تقریبا 18 تەن گەنمم تۆ کردووە حکومە دووەرنەگرێ ئیسفادە نەکەم ناتوانم بەرگرت کاکە نەسەمادەدا حکومەت نەسەمادەمان نەداتێ هیچمان ناداتی هەتا دەرمان بژارە دەرمان ئەرێ کوێر و ئەوانەیە هیچ نادەن ئەیوە ئەرکی سەرشان حکومەتە هەتاوەکنی بە تەیارە بیڕێژێ ئەو دەرمانەکەش نادا ئەرکی سەرشان حکومەتە کە دەرمان و باتێ و بە تەیارەش بیڕێژێ ئەوە تەیارێژ نەبوو دەرمانەکەمان باتێ بۆ خۆمانی ڕێژین بە مەکینە و بە تەرەکتەر هیچی ناکە ئەبێ بچی لە بازارە ڕەش بکڕین وەڵڵە هیچی چی بکەیت داواکاری چیمان بێت ئەوەی وا بەحسەکەم بۆت کرد و ئەوهای چی بکەیت بەراورد بە پار بە ساڵ بە وەرزی چاندنی 2018-2019 ئێمە بۆ ئەم وەرزی 2019-2020 پێشبینیەکەین بەروبووم باشتر بێت ئەگەرچی لە وەرزی پێشووتر باران بە ڕێژێکی زیاتر داباریەوە بەڵام بۆ خۆتان دەزانن ئەو ڕێژە زۆرە شوای کردووە کە تاسیرێکی سلبی هەبێ لەسەر بەروبووم ئەم ساڵ ڕێژەکە هەرچەند کەمترە بەڵام بە شێوازێکی زۆر ڕێکپێک و لە کاتی خۆیان باری وای کردووە کە ئەم ساڵ پێشبینیەکەمان وابێ کە بەروبوومەکەمان بەرهەمی باشتر بدە ئینشاءڵڵا بەداخەوە لە ساڵانی نەوەتەکانی سەدەی ڕابردووە بە ڕێژێکی بەربڵاو لەم سنووری ئێمە مێرووی سن هەبووە و قەڵاتچۆی تەواوی بۆ کراوە لەلایەن ڕێکخراوەکان چ لەلایەنی حکومەت و چ لەلایەنی ڕێکخراوی فاوە کە ئەو کاتەمەوە هاوکاری وەزارەتی پشتیوان و سەرچاوەکانی ئاو هەوڵی بنەبڕکردن و لەناوبردنێ و مێرویان داوە بەداخەوە بۆ مای 3 ساڵێک دەبێت ئەو مێرووە دیسانەوە سەری هەڵداوەتەوە ئەگەرچی بە ڕێژەیەکی کەمتر بەڵام لە ساڵانی سەرەتاکان زۆر بەکەمی جوتیار گرنگی پێداوە ڕێژێکی زۆر کەم دەرمانیان بەکاری هێنا بۆی لەناوبردنەوە بۆی سەر هەڵنەتان دووبارە بەڵام ئەم کەم تەرخیمە چ لەلایەن جوتیاران چ بەهۆی قەیرانەکان لەلایەن حکومەتەوە وای کردووە کە ساڵ بە ساڵ ئەم ژمارەی ئەم مێرووە لە زیادبووندا بێ بەداخۆ لەم ساڵدا ژمارەکەی یەزگا زۆر بووە و سنوورەکەی ئێمەشی گردووەتەوە ئەوەی کە ئێمە لە توانا و لە دەسەڵاتمان بێت وەکو قڕکەر نزگەی 500 لتر قڕکەری تایبەت بە لەناوبردنی سنمان دابین کردو بۆ جوتیاران بە هەموو بەشە کوشتالەکانە دابشمان کردو بەڵام ئەوەی کە زیاتر ناوچەی ئێمە گرێتەوە لە سنووری ئاغجەلەر و بەشێک لە بڵێن ناحی تەشەی گرتووەتەوە و ئێمە تەنان لە کاتی کەرەنتینەکەشە بۆ 2 جار تا 3 جار چوینە لە سلێمانی بە سواستەوە قڕکەریان بما دابین کردو هێناومانە دابشمان کردو بەسەر جوتیارەکان بەڵام ڕووبەرەکە لەبەر ئەوەنە زۆرە و ڕێژەی قڕکەرەکەش کەمەوە کەم تەرخەمی هەندێک جوتیار شوای کردو کە ئەم ساڵ زەرێکی زۆر لە جوتیارمدا ئێمە ئەوەی کە هاتووە جوتیار داوای قڕکەری کردووە توانیمانە هاوکاری بکەین و بۆی دابین بکەین بەڵام زۆر جوتیارش هەبوو کە خۆمان لێمان پرسیێتەوە کە سن هەیە یاخود لە سنوورەکەتە وتوێتی هەیە دەنکەیە زۆر نییە بەڵام بەداخەوە لە پڕە لێ زیاد کردووە پاشەوە کە ڕێنمایشی پێدراوە کە سن ڕاستە دەنکەکە بەڵام لە پڕا زیاد دەکات گەیشتەوەی کە زەری بدا دیسانەوە کەم تەرخەمی هەندێک لە جوتیاران ناڵێن کەم تەرخەمی هەندێک لە جوتیاران وای کردووە کە زەرێکی زۆری لێبدا ئەویش بەوەی کە لێمان پرسیۆت و توێتی من گەرمەکەم تازە خەریک بەروشبوونە ڕات ئەو سنە تازە تاسیری ناکە بۆیمان شی کردوێتەوە بۆمان ڕوون کردوێتەوە کە ئەو سنە ئەتوانێت
تەنانەت لە کاتی وشبوون شازێری خۆی بدا بەڵام دیارە هەر جوان بەڕێنماکانی ئێمە نەداوە بەداخەوە لەم ساڵدا ئەزانین زەرزیانی سن و چیسەڵە گەلێ زۆرە ئەگەرچی ئەم ساڵ بەهۆی قەرانەکانەوە نەمانتوانێت وەکو پێویست سەردانی هەموو جوتیاری بکەین سەردانی هەموو گوندەکان بکەین بۆی ڕێنمان پێ بدەین بەڵام بۆ خۆمان لە کاتی کەرانتینێشە وەکو بەڕێوەبەری کوشتکاری چەمچەماڵ وەکو تیم ئێمە سەردانی گوندەکانمان کردووە بۆی ئاگدار بین لە بارودۆخەکان و قڕکەشمان بۆیان دابین کردەوە بەڵام لەگەڵەوەشدا نەمانتوانیوە ڕێژەی ئەو زەرزیانانە وا لێ بکەین کە جوتیار پێ و دیار نەبێت کەم تەرخەمی جوتیار لەوەدا کە ئێمە بەهۆی قەیرانەکانەوە ناتوانین هەموو گوندێک سەردانی بکەین ناتوانین تیم بنێرینە هەموو شوێنێک بۆ خۆتان زان ئیمکاناتی دەوێت کەم تەرخەمەکەی جوتیاران لەوەیە کە دەچێتە ناو کێڵگەکەی هەفتەی جارێک دوو ڕۆژ جارێک ماوە ناماوەک داچێتە ناو کێڵگەکەی مەفروض وایە بە دیقەتەوە تەماشای کێڵگەکەی بکە هەر شتێکی تیا بەدی کرد شتێکی نامووی تیا بەدی کرد چ لە داغی لە بێت چ لە مێرو زیان بەخش بێت ژمارە تەلەفۆنی هەمومانیان لایە بەهین خۆشمەوە لای زۆربەی زۆری جوتیاران هەیە بەهینی مەسول بەشە کوشتوالەکان لە پساوانی پاراستنی ڕۆک ژمارە تەلەفۆنیان لای زۆربەی زۆری جوتیاران هەیە دەتوانن پەیوەندیمان پێ بکەن بۆ دابینکردنی قڕکەر بۆ پێدانی ڕێنمایی بۆ سەردانیکردنیشان بۆی بتوانین لەو زەرزیانە کەم بکەنەوە ئێمە ئەوەی کەم تەرخەمی جوتیاران کەم تەرخەمی ئێمەش وەکو حکومت لەوەدایە کە نەمانتوانیەوە بەهۆی ئەو بارودۆخە ئابووری قورسی کە لەسەرمان بووە کە هاوکاری تەواویان کوین سەردانی هەمویان بکەین لە وەرزی چاندنی ئەم ساڵدا ئێمە بۆ داچاندنی گەنم بۆ بڵاوکردنەوەی چەشنی باش لە گەنم لە سنوورەکەی خۆماندا 96 تەن گەنمی جۆری سلێمانی دوومان دابش کردووە هەر ناوچە و چەند جوتیاک دەستنیشان کراوە بۆی ئەو بنەتوانی یا زیاد بکرێتەوە بتوانین بەرهەمێکی باشمان هەبی و لە ساڵی ئایندەیە بتوانین ئەو چەشنە لە ناوچەکەیە بڵاو بکەنەوە بۆ خۆتان زانن چەشنێک کە دەچێنرێت بە چەند ساڵێک ئەو چەشنە لەگەڵ بەرکەوتنی لەگەڵ چەشنەکانی تراوای لێ دێت هەرەمەیەکت بۆ دروستە بێت ئەو تۆوە یەک تۆی خۆی لە دەست دەدات ئێمە لەم ساڵدا توانیمانە 96 تەن لەو بنەتەوە سلێمانی دوو دابەش بکەین و لە مانگی دوو لەم ساڵدا ڕێژیشی باش لە کودی کیمیاوی لە هەردوو جۆری داب و یۆریامان بۆ هات کە 848 تەن دابمان بۆ هات لە سەماد کە جوتیار بە زمانی جوتیار پێ بڵێن سەمادەبۆرەکە ئەگەرچی لە کاتی خۆیدا نەبوو بەڵام جوتیار دەتوانێت ئەو بەشەی کە پێی دراوە ئەو بڕێی پێی دراوە بۆ خۆی هەڵگرێتەوە بۆ کاتی وەرزی داهاتوو بەکاری بێنێتەوە لەگەڵ ئەوەشدا ئێمە 1448 تەنیش لە 1432 تەن لە کودی یۆریا سەمادە شەکرەکە بە زمانی جوتیار لە کاتی خۆیان دابەشمان کردووە و هەموو جوتیارێک بڵێن ئەو بەشێک کە بۆی دانراوە پێیمان داوە توانێتی لە کاتی خۆیان بەکاری بێنێت لە قڕکەرمان دابین کردووە ئەو جوتیاران کە سەردانی بنکە کوشتکاڵەکانیان کردووە سەردانی کە ئاگدارمانیان کردووە قڕکەرمان بۆیان دابین کردووە و توانیشمانە هەر بۆ ئەم ساڵ لە مانگی کۆتایی مانگی چوارە لایلۆنمان بەسەر جوتیارانی ئەو جوتیاران دابش کردووە کە خاوی پلاستیکیان هەیە و هەموو ئەو جوتیارانی کە بڵێن 5 خان و بەسەرەوەیان هەیە توانیمانە بڕی خۆی لە لایلۆنی بۆ خان و پلاسکان بۆ دابین بکەین و لە ئێستاشدا مێوێکی بڵێن ڕێژێکی زۆر لە مێو هاتووە لە ژێر چاپکردندا بۆی دابش بکەین بەسەر ئەو جوتیارانی کە هەنگەوانن و هەنگیان هەیە بتوان ئەوانش ئیسادی لێ بکەن.
وڵی داواکاریماوەی هاوکارما بێ چیمامان داتێ تو عینەوە گەنممان داتێ دوایەوە کە لێما وەرگێت لە ستایلۆ لێما وەرگێت ئێستا تو کەینت کرد لەم دەشتای دوورتەوە کە لێ دووار نەگرێت چی لەکەی یعنی ئەبێ وازی لێبێن یان ئەم ساڵ بڵێ یکەی ساڵتە نایکەی ئەلێگەر ئاوی ئیسپادێ نەبێ نایکا کابرا ئەم سایلوێ لێرە هەیە دەمەن کارتت بۆکەن هەموو زراعەکان کارتت بۆکەین وەرەقەت بۆکەن ئەگەر وەرەقەش لە ئان خۆیان بکرێت و کاتێ نەبێتە شەپرزەی چونکە پارەکە من باقەت بخوا باسیشم نەکردووە پارەکێک دوو وەرەقە مەرفە و تافریای نەکەوتم تەسلیمیکەم وەرەقەکان نیساش ماوە بەنسبەت پارەکە و ئیساکەش ماوە وەرەقەیەکە دوان نەماوە چونکەوە خۆی شتەکان بڵین وەرەقەیەکە دوان نەماوە ئەم سایلوەیە ئەڵێن کراوە بەخوا من نەمبینیوە لەبەر ئەوەی لە ترسا پارەکە خێرا گەنمەکەم فرۆشتی وڵا داخرا ئاوەک ئەوە نییە تۆ لەسەر پشت هەر کاتی ببی تەسلیمیکەی چکە کەم مودەی بۆ دانرا و تۆ فەلاحی دوو کاتێ دەڕاستەکە درەنگ بدە کاتێت چەند پارچەیەکت هەیە دوورە تۆ کاتێکەکەی دوورتەوە سایلۆ داخراوە ئیسفادەی نییە بۆ ئێمە ئەو ئیسفادەی بۆ ئەوانە هەیە کە بخوان مامەڵە بە وەرەقەکە و بە گەنمەکەواکەر زوو بە هەرزانی کرد بخۆی بەگران ئەیداتە فەلاحەکەی کۆ من باوەڕ ناکەم لەم سولیا چەند فەلاحی برادەرمە بە خۆشمەوە خۆشم کە فەلاحم هیچ کەس نەبێت لە سایلۆ تەسلیمیکە لەبەی فریان نەکەوتی ئێمە دەڕاستە ئینسیم لە ئێمەڕەوە خەڵک وا پازەشەوە دوورینەوەکە ئێمە لا ئێمە تۆ درەنگتر پێکە لەسەر شاخمان هەر ئەومە 20 مانگێکی فەرقا کاتێککە ئێمە ئەگاتە ئێمە وەرەقەکە وەرەگرین و وەچین تەسلیمیکەین داخراوە مەجبورین بچین بە هەرزان بیفرۆشین و ئابێنەوە بۆ ماڵەداشین هەڵ شێرشێنی لە دەرەوە هیچی دێک بارکردی نێوێت فەردەهێوێت کۆمەڵێک حەزێت و مەینەتیەوێت تۆ وەرەقەیە دەر ناڵن بەیانی بی بۆ دوو بەیانی بیبە لەوانەیە ئەو بی بە هەفتەیە نەیبێت تۆ لە دووریوەتە وەرەقەکەت وەرگرتووە هەفتەیە نەیبێت لەوەی داخرێ فریای نەکەی من پارەکەوام لێ هات پارەکە بە حەقەت وەرەقەم وەرگرت تەسلیمیکەم بە خودای کاتێک کە دامە دۆستێکشم هەر گوتم وەرەقەکەم هەرو گرت و پێتە فرۆشم بەخوا داشم پێهێنایە بە مدی بۆ خوای برام داخراوە تازە چی لێ بکەم من ئەمە ئەوە گرفتێکە ئەگەر شەڵاو گرفتەش چارەسەر بێ باشە لەبەرەوەی تو ناوێت قیاسیەوە بکرێت لە چەمچەماڵ بوون منە درەوە دوورینەوە کرێت وردە وردە دێتە سەرەوە ئەو دوورینەوەیە ئابێ حساب تەشێ بکرێت بێ حساب منتیقەکانمان بکرێت چەندیەک هەیە حساب ئاغزەلەر بکرێتەوە نەحەیە ئەگە حساب ئەوانە نەکرێ وەرەقەکان بۆ ئێمە بێت لە ماڵەوە وەک من هەڵیگرن ساڵانە سایلۆ ئەگە گەنمەکە جوان بێت تقریبا بە 500 وەرەگرن هەتا 550 پێم وایە ئەڕات تا 500 وەرەگرن وابزان 550 بەستەوەگە لە بازار بفرۆشی گەنمەکەش جوان بێ هەر 400ەکە ئەگەر بشیکە ئەوش ئەگەر زۆر جوان بێت لە بازارە 400ەکە ئەگەر گەنمەکەت باش نەوی وەک ئیمساڵوا بێت باخوا 280 270کە ئێتەنێ گەن 270,000 بەخوا ئەتوانم بڵێم 270کی بەسرفە هیچی بۆ فەلاحمێنێت هیچ نامێت ئیم ساڵە بێتە زەرەر ئەگەر سنوورێکی بدانێت لێ وەک بە ئاماژەم پێدا پێشتر باوەڕەکەی چەند جار ئینمان کردووە چەند دۆستێکم هەیە ئەوە بۆ معلوماتیشتانەوە لێرە نین زەکاتەکەی بانە جیرفان خۆمانداوە هەنی زەکاتی ئەو گەنم و شتە لە جیرفان خۆمانداوە ناڵم گشتی بە ئەوە نەبێت بەس ماوێتەوە لە جیرفان خۆماندا مندان دەفرنەوە وەڵا نامێنێتەوە کە تۆ لە بازار ئەوی چا من گەنمێکەکەمەی دوورمەوە دەڕاستەوە ئیشەکان باوەڕەکەی مەصرفم تیاکردەوە یەک ساڵیشە چاوەڕێم ئیستاکە هەر کەسێ بێ مایەکاری دێم ئاوە نەک منیش چەند های وەک من ئەوە فەلا ئەمساڵەکە زەبێت زەرێژش کات زەرێژ زۆریش ئەوە نەبێت زەرێژی سادە بێ بەداخەوە ئێمە ئەوەی کە بمان هاتووە 100 پێویستی جوتیار پڕ ناکاتەوە 100 ناتوانین پێداویستی جوتیار پڕکەینەوە بەڵام گرنگەکەی لەوایە تۆ ئەو بڕێک کە بۆت هاتووە ئەبێتە منافسێک لەگەڵ بازاڕە ئەبێتە منافس لەگەڵ بازاڕە نرخەکان لە بازار دێنێتە خوارەوە ڕاستە ئێمە نەمانتوانیوە بڵێن ڕێژێکی باش دابین بکەین بەڵام بۆ خۆشی لە سنوورێکی وەکو چەند سەماڵە 1332 تەن کودی یۆریا بۆ خۆی ڕێژەیەکە کە ئەتوانیت بڵێن سوودی لێبین و منافسی بازاڕی پێ بکەیت ئەم سنوورەی جەنابەت کاشتیەکانی جگە لە سەنتەری قەزا چەند ناحیە و چەند بوونی لەسەر ئێمە سنوورەکەیمە وەک بۆتم باس کرد سنوورێکی زۆر فراوانەیە سنوورەکەمان 8 ناحیە هەیە لەگەڵ مرکزی قەزا ئەم نزگەی 12,000 جوتیارمانەیە لە 420 گوند
ڕوبەرێکی زۆر فراوانە. سنووری ئێمە بە پارێزگاکانی کەرکووک و تکریت و ئیداری گەرمیان سلێمانی هەولێرەوەیە. ڕوبەرێکی زۆر فراوانە بە ئاسانی ئەگەر ئیمکاناتێکی باشی لە بەردەسانە بێت ناتوانیت کۆنتترۆلی هەموو ناوچەکە بکەیتەوە بگەیتە هەموو ناوچەکە و خزمە گوزاری وەکو پێویست بگەیتە هەموو سنوورەکە وەکو پێویست بتوانیت سەردانی هەموو گوندێک بکەیت. کشتتوکاڵ ئابوور استراتیژیە، یعنی ئابووری ئاسایش ئابووری وڵات دابی نەکات. مەفروزە شانبەشانی کەرتەکانی تر، شانبەشانی کەرتی بڵێن سەرچاوە سروشتیەکان حکومەت ئاورێک لەو کەرتە بداتەوە بۆ پێشخستنی و هەلی ڕەخساندنی بازاڕی باشی بۆ بدۆزێتەوە بۆی چینێکی زۆر لە چین توێژەکان لە کۆمەلگای ئێمە سەرقاڵی کشتتوکاڵن ئەگەر بێت و هەلی بازار نەڕەخسێنێت و دەستگیرۆیی جوتیاران نەکرێت، هاوکاری جوتیاران نەکرێت، وا دەکات ئێمە بینە کۆمەلگایەک کە کۆمەلگاشی ئیستهلاکی بین، بەس چاومانەوە بێت لە دەرەوە بێت پارە بنین دەرەوە خۆراکمان بێتە ژوورەوە، لەگەڵ ئەوە وا کات کە ڕێژەیەکی زۆر لە هەلی کار لەدەست بدەین. خۆ ئەگەر بێتە سەر واقع حکومەتی عێراقی ئێستاکە بڵێن کە گەنم لە جوتیارانی ئەم وڵاتە وەرەگرێتەوە بە عێراق و بە کوردستانیشەوە تەنها مەبەستی ئەوە نییە بڵێن پارە بخاتە جیرفانی جوتیارەکەەوە، مەبەستی ئەوەیە کە چینێکی زۆر لە خەڵک لە هاوڵاتی ئەم وڵاتە بە کشتتوکاڵە و سەرقاڵە وای لێ کات سبەینێ دەست بەتاڵی ناهێڵێت، هەلیکاری بۆ ڕەخساندووە. ئەمە مەبەستەکە ئەگەر بێتە سەر واقع حکومەتی عێراقی گەنم لە دەرەوە ئیسترات کات گەلێک کەمتر بۆی ئەوەستەیەک لەوەی کە لە ناوخۆی کڕێت. بەڵام ئەمە سیاسەتی حکومەتە، تۆ ناکرێ خەڵک و خاک و ئاوی خۆت ئێمالکەیت و بڕۆی وەڵات پارەم هەیە. دوایەوە ئەگەر بەراورد بکەیت لە کشتتوکاڵە ئێستاکە نرخی گەنم وا داتەپیوە کە بەراورد ناکرێت بە چەند ساڵ پێشی ئێستاکە. و ئەو حکومەتانی کە پشتیان بە سەرچاوە سروشتەکان دەبەست وەکو نەوت وەکو تەنان غازی سروشتیش ئابووریان ئێستا داتەپیوە. ئەو قەیرانانی کە لە ساڵانی 2008 و 2009 ئەوروپای گرتبووەوە ئێستاکە ئێمە گرتوتەوە بەهۆی کە نرخی نەوت لە بازاڕەکانی جیهانە زۆر دابەزیوە. سەبات بە وەرگرتنەوەی بەرهەمهێنانی جوتیاران لەم ساڵدا وەکو بەڕێوەبەتی کشتتوکاڵی چەند ساڵ هەموو ئامادەکاریەکمان ئێمە کردووە، چ لە تۆمارکردنی ناوی جوتیاران، بەداخلکردنی داتاکانیان و ناردنی بۆ سەروی خۆمان و ئێستاکە داتاکان هەموو ئامادەیە، سیدی ناوی جوتیاران هەموو ئامادەیە. چاوەڕێن ئیعاز لە وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی بازرگانی حکومەتی هەرێمی کوردستان وەربگیرێت بۆ ئەوەی لە نزیکترین ماوەدا دەستکرێت بە بازارکردنی ئەو بڕێکی بۆمان دیاریکردووە لە گەرمی جوتیاران. بڕوای من لە 6 بۆ 15 دەرگای سایلۆکان دەکرێتەوە و دەتوان جوتیاران بەرومەکانیان لە بەرنە سایلۆکان بەپێی ئەو ڕێژەی کە بۆیان نووسا بۆیان دانراوە.